گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ بەڕێز موجاهید سومەیدی پسپۆری ئەمنی و هەواڵگری لە لەندەنەوە میوانمانە و بێگومان لەباری گرژەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و شەڕی ئێران لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل. بەڕێز موجاهید زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. چاوەڕێکرا ئێران بەم شێوە بەرفراوانە هێرش بکاتە سەر وڵاتانی ناوچەکە؟ ئێوارەتان باش سلااوڕێز بۆ ئێوە بۆ ئەو بینەرانی کەناڵی کوردستان بستوت سار لە نوێترین سیناریۆکان کە ئەوە بوو ئێران گورس لە بنکە سەربازەکانی ئەمریکا بۆ شوێنێت لە ناوچەی وڵاتانی کەندا و بەڕاستی چاوەڕوانکراو بوو بەڵام ئەوەی کە چاوەڕوان نەکرا و بەم فراوانیە بێت نەکتەرها بنکەکانی ئەمریکا لە کەندا و تەنانەت ژێرخانی سەربازی وڵاتانی کەنداویشی گردوتەوە هەندێک جار بردومان کراوە تەنانەت ژێرخانی ئابووری سەکۆکانی نەوت سەکۆکان کە پەیوەندیان بە ئەمریکیەکانەوە نییە ئەوانیش بردومان کراوە. ئەمە یەکێک بوو لە سینیۆریۆکانی جەنگ پێش ئەوەی کەوا جەنگەکە دەست پێ بکات کەوا ئێران گورس لە بنکە سەربازیەکان بۆ شوێنێت و بۆ ئەوەی کەوا بازنەی جەنگەکە فراوانتر ببێت هەمووان زیانیان بەربکەوێت بۆ ئەوەی کا فشارێک دروست بکات بۆ ئەوەی کە بە زووترین کات جەنگەکە بوەستێت و لە هەمان کاتدا تەنانەت ئێران بەتەنیا زیان. باشە ئێران هەتا کێ توانێت ئەم هێرشانە بەردەوامی پێبات؟ پێم وایە کە ئێران توانای موشەشی هەیە، توانای هەڵدانی موشەشی هەیە. ئێران دەتوانێت کەوە موشەشی بالستی بەهاوێژێت بۆ ئەو ناوچانەی کە پێی بگاتکە مەودای موشەکەەکانی پێی بگات کەواتە دەتوانێت ئەو توانایی هەیە کەوە توانای هەڵدانی موشەشی ماوە. لەم دوایەنەدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەڕاستی بەشێک لە سەکۆکانی هەڵدانی موشەشی کردوتە ئامانج کە ئەمە کۆڵەگەیەکی سەرەکیە کە ئێران بەڕاستی پشتی پێدەبەستێت. ئێران توانایەکی دەریایی زۆری نییە، توانایەکی ئاسمانی زۆری نییە، بەڵام دەبینین ئەوەی کە پشتی پێدەبەستێت لەم جەنگەدا تەنیا هەڵدانی موشەکەکانە. بۆیە توانایەکی جەنگی دەریایی نەماوە، توانایەکی جەنگایی وشکانی نەماوە، تەنها موشەشی بالستی ماوە کەوا ئەویش پشت دەبەستێت بە سەکۆکان. ئەو سەکۆیانی موشەشیش لەلایەن ئەمریکاوە بە بەردەوامی بە ئامانج دەکرێت و بردومان دەکرێتە. ئەمەیە ئەگەر هاتوو سەکۆی هەڵدانی موشکەکان زیاتر بردومان کران کەم کرانەوە ئەو کاتە ئێران توانای هەڵدانی موشکەکانی نامێنێت. ئەو کاتە ئێران و ئیسرائیل و ئەمریکا کۆنتترۆلی تەواوی دامەزراوەکان و جونگەکانی ئێران دەکەن، تەواوی دامەزراوەکان دەکەن کەوا مەترسین لەسەر پێت وایە توانە موشکیەکانی ئێران یان توانە سەربازیەکانی ئیسرائیل و هاوپەیمانەکانی زیاترە؟ ینی بە پێی راپۆرتەکان باز لەوە دەکرێت کە بۆ نمونە تێچووی ئەم جەنگە لەسەر ئەمریکا و ئیسرائیل زۆر زیاترە لە تێچووی جەنگەکە لەسەر ئێران، بە تایبەت ئەوەی کە ئێران موشکەکانی کە دروست دەکات تێچوەکەیان کەمترە لە خستنە خوارەوەی موشکەکان لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە. بەدڵنیاییەوە بەڵاستی ئەم جەنگە خەرجێکی زۆری دەوێت. ڕۆژانە پێویستی بە خەرجێکی زۆرە، زیاتر لە 350 میلیۆن دلار. ئەمە توانای دەریایی هێزەکانی ئەمریکایە بەبێ ئەوەی کەەوە هیچ موشکێک بەکاربێنێت. ئەگەر هاتوو موشکەکان زیاد بکەین و هەڵدانی موشکەکان زیادکەن، موشەشی تۆماهۆک موشەشی زیاد بکەین، بەڕاستی ئەمە خەرج 4 میلیۆن دلاری زیاتری دەوێتە. هەر موشکێکی تات کە ئەویش خەرجێکی دەوێت لەسەر ئەمریکا کە 12 میلیۆن دلاری، کەواتە خەرجەکە بەجێوشی گشتی زۆرە بەراورد بە ئەو موشکانی کە ئێران دەیان هاوێژێت. خەرجی خستە خوارەوەن زیاترە. هەندێک زار بەڕاستی هەندێک لەو موشکانە کە بەرهەمەکەی تێچۆکەی ناکاتە 100,000 دلار، بەڵام خەرجی بەردانەوەکەی زۆر زیاترە، کەواتە بەراوردێک نییە بەڕاستی لە نێوان و تێچووی خەرجی ئەمریکا و خەرجی بەرهێمێنانی کەرسە سەربازەکان لەنان ئێرانەوە بۆ یەکلاکردنەوەی جەنگەکە بۆ ئەوەی کەوە لە هەمان کاتدا زیانەکان کەم هەردوو لایەن زیانیان بەردەکرێت. بەڕاستی ئێران هیچ شتێکی نەماوە لە دەستی بدات. ئێران بەڕێز سومەیدا ینی ئەم جەنگە بێ پێشینە نییە
هەردوو لە ئەزمونیان هەیە لە جەنگی 12 ڕۆژە. پێت وایە جەنگی 12 ڕۆژە ئێرانی زۆر لاواز کرد یا وەک خۆیان دەڵێن زۆر بەهێزتری کردن؟ بەدڵنیاییەوە ئێران سوودی زۆری وانەی زۆری وەرگرت لە جەنگی 12 ڕۆژەی ساڵی ڕابرد و پێشوەختە ئایا بزانێتە چۆن ئیدارەی جەنگ دەدات وانەی لێوەرگرت لەگەڵ ئێران و لەگەڵ ئیسرائیل و ئەمریکا. بۆیە ئێران توانیویەتی استراتیجێکی بەرگری هەبێت لەو هەشت مانگی ڕابردوودا توانیویەتی کارێک بکات استراتیجێکی نوێ دابنێت یاخود فێری بوو کە دابنێت لەو جەنگەی کە 12 ڕۆژەکە ڕوویدا. بۆیە پێم وایە کە ئێران دەتوانێت کەوە جەنگێکی درێژخایەن لەگەڵ ئەمریکا بکاتە بە جۆرەی تواناکانی بێتە کۆمەڵگەی نێودوڵەتی ئەو کاتە ناچار بێت کە فشار لە ئەمریکا بکات جەنگەکە ڕابگرێت. بەڕێز سومەیدائی تەنیا سیستمی موشکی ئێران بەسە، ینی جەنابەت پسپۆری ئەمنی و هەواڵگریت ئەم جارە ئیسرائیل و ئەمریکا 40 سەرکردەی باڵای سەربازی ئێرانیان کردە ئامانج و لە ناویاندا عەلی خامنەی ڕابەری باڵا و ئێستا کەمێک بەر لە ئێستا ئەنجومەنی شارەزایانی ئێرانیش بە تەواوی ینی باڵەخانەکەیان ڕوخێنرا. ئەمە کاریگەری نابێت لەسەر توانە سەربازیەکانی ئێران؟ بەدڵنیاییەوە کاریگەری دەبێت بەدڵنیاییەوە ئێران توانایی بەرگریەکەی لەسەر بەرگری ئاسمانی بەڕاستی نەماوە توانی بڵێن لە دەستی داوە سیستەمی بەرگریەکەی هەر لە یەکەم ڕۆژی جەنگەوە بەڕاستی سیستەمە بەرگریەکەی ئەتوانین بڵێن لە دەرەوەی بازنەیە چۆتە دەرەوەی باسنە سیستەمە بەرگریەکەی. بەڕاستی ئێران دەیەوێت کەوا موشکەکانی بشارێتەوە دەیەوێت سەکۆکانی هەڵدانی موشک پەرەی پێ بدات بە شێوەیەکی جوڵاو لێرە و لەوێدایان بنێت کە بۆ ئەوەی کەوا جەنگەکە درێژخایەنتر بێت. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا توانایەکی زیاتری هەیە توانەیەکی زۆر زیاتری هەیە کە دەتوانێتکەوە توانی بینیمان کەوا لە یەکەم ساتی جەنگەکەدا ڕێبەری ئێران لەناو ببات توانی سیستەمی بەرگری لەناو ئێران لەوبات. بۆیە ئەمە هێزی ئەمریکا دەتوانێت هەر کەسێک و هەردا مەزراوەکی سەربازی بە ئامان بکات لە هەر کات و ساتێکدا کە بیەوێت. ئەمە بەڕاستی ئامانجی ئەو ئامانزانەیە کە ئێران و ئەمریکا و ئیسرائیل دانەوێت کە بیان پێکرد کەواتە لەو دەڕۆژەدا کە ئێران و ئیسرائیل و ئەمریکا توانیان کەوا سەکۆی هەڵدانی موشکی بالیستی لەناو ببن کەوا پێمان وایە ئەو کاتە جەنگەکە دەچێتە قۆناغێکی کەوەکو ئەوە ئەمریکا دەوێت. بەڵام ئەگەر هاتوو ئێران توانی کەوا درێژە بەکار بدات و پارێزگاری لە سەکۆی هەڵدانی موشکەکەم کات ئەو کاتە ئێران یارمەتی دەربێ ئەمریکا پەلکێشی جەنگێکی درێژخایەنت دەگەوێت بۆ مانگێک بۆ زیاتر لە 2 مانگ ئەو کاتە یەکلاکردنەوە سەختتر دەبێت. باشە تەنیا لەم نێوەندەدا ئێران و ئیسرائیل و ئەمریکا نین خۆتەزانی کە هێرشکراوەتە سەر وڵاتانی ناوچەکەش وڵاتانی کەندا و تاکەی بەرگەی هێرشەکانی ئێران دەگرن ینی زیانێکی زۆریان پێکەوتووە چ لە ڕۆی وزە چ لە ڕووی گەشتیاری و چ لە ڕووی ئەمنیەوە ینی کاریگەرێکی زۆری هەیە لە سەریان. بەدڵنیایەوە زیانی زۆریان بەرکەوتووە لە بازاری وزا زانیان بۆ زۆر بکەوتووە فڕۆکەخانەکان زیانیان زۆر بەرکەوتووە کە ڕوبەری گورزی ئاسمانی بوونەوە لە هەمان کات لەسەر ئاستی ئابووری ئیمارات ڕۆژانە ملیار دلار زیان دەکات بەهۆی ئەو گورزە ئاسمانیانەوە. لە هەمان کاتدا هەندێک زیانی دیکە هەن کە بەڕاستی ڕانەگەێنراون سیستەمی بەرگری کە ئەم وڵاتانە هەیەتی بەڕاستی ئامادە نەکراوە بۆ ئەو هەموو موشەکانە. ئیمارات ڕوبەرووی زیاتر لە 200 موشەکی بالیستی بۆتەوە 500 درۆنی زیاتر ئەم هەموو موشک و درۆنە ئەم سیستەمە بەرگری کە وڵاتانی کەندا و هەیەە ناتوانێت بەرگەی بگرێت. ئەمێ کێشەکە ئەو توانای پێویستەی نییە ئەو چەکە پێویستەی نییە کە بتوانێت ڕوبەڕووی ئەو هەموو موشک و درۆنە لێک کات دەبێتەوە لە ماوەی دەڕۆژی داهاتوودا. کەواتە پێویستی بە هاوکارەکانی ئەمریکا هەیە کە دوای چەند ڕۆژێکی دیکە داوای هاوکاری بکەن بۆ ئەوەی کەوا چونکە فشارێکی سەربازی زیاتر بێتەوە لەلایەن ئێرانەوە ڕەنگە موشکەکان ئەو کاتە بە ئاسانی بگەن
بە ئیمارات و بەبێ هیچ بەرگریێک بەبێ هیچ سیستەمێکی بەرگری ئەو کاتە وڵاتانی کەندا و ڕوبەرووی وێرانکارێکی زیاتر و زیاتر دەبنەوە. بۆیە من پێوە ئەمە فشارێکی دیکەی سیاسیان بۆ سەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چونکە پەیوەندێکی بەهێزیان لەگەڵ وڵاتانی کەندا و هەیە بۆ ئەوەی کەوا بکە بتوانێت جەنگەکە ڕابگرن. ئێران فشار دەکات لەسەر ئەمریکا بۆ ئەوەی کەوا جەنگەکە ڕابگرێت لە ڕێگەی وڵاتانی کەنداوە، چونکە بینیمان ئەمە پێویستیی زۆرە. وەکو باب گوتمان موشکەکان کە لەنە جەنگەکە بەکاردێن هاوکێشێکی گرنگە، کەواتە کێشەیەکەیە لە ئیدارەدانی جەنگەکە و بەکارهێنانی چەکەکە و دابشکردنی سیستەمی بەرگری دژە موشەکە لەسەر وڵاتانی کەندا. کەواتە دۆخەکە و ناوچەکە لە تەنگشەدایە، تەنگژێکی سەربازی ئابووری بۆ وڵاتانی کەندا و پێمان وایە کەوا درێژەخانی جەنگەکە کاریگەری لەسەر هەمان وڵاتانی ناوچەکە دەکە. لە نێوەیشدا عێراقیش کاریگەر دوای ئەمە لە ڕووی خۆپارێزیەوە پێت وایە دوایەوەی کە ڕوویدا وڵاتانی کەندا و بیر لە چی دیکاکەنەوە بۆ پاراستنی وڵاتەکانیان؟ ڕەنگە لە ناوخۆدا لە ناوخۆدا ڕاستە بنکێشی دیکە بکەنەوە، ڕەنگە ببینین ڕۆڵێکی دیکەی سەربازی ئەو وڵاتانە ببینە، ڕەنگە ئیمارات پاڵپشتی ئەمریکا بکاتە ئەگەر هات و ئێران بەردەوام بوو لە گورزەکانی و تەنانەت سعودیەشکە توانایشی سەربازی زۆر گەورەی هەیە، ئەو زۆر پێشکەوتوترە لە ئێران. سعودیا یەکێکە لە وڵاتانەی کە زۆر پێشکەوتووە. سعودیا لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستگە لە ئیسرائیل سعودیەیە کە کاریگەریی زۆر هەیە، ڕەنگە ئەویش بێتە نێو بازنەی جەنگەکەەوە ئەگەر هاتوو بەردەوام بێتێ کە فڕۆکەی پێشکەوتووی هەیە، توانایەکی باڵا و پێشکەوتووی سەربازی هەیە کە ڕەنگە سعودیا دەستوەردام کات بۆ پاراستنی وڵاتانی کەندا و بۆ پاراستنی وڵاتانی کەنداوی عەرەبی لە ئاسمانەوە لە زەویەوە، هەروەکو چۆن جەنگەکە لە ڕابردوو بەردەوامی هەبوو. باش، زۆر سپاس دەکەم بەڕێز موجاهید سومەیداعی، پسپۆڕی ئەمنی و هەواڵگری لە لەندەنەوە لەگەڵمان بوو. سپاس.